بەڵێ ئازیزانمان لە تەوری یەکەمدا هەروکو پێشترش ئاماژەم پێکرد ناساندن بۆ کتێبێکی گەشتایی دەکەن بە ناوی سلێمانی پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بزانین سەرچاوەکانی دانانی ئەم کتێبە چێوە هەروەها پێویستە کێ ئەم کتێبە بخوێنێتەوە و بێگومان هەر دانانی کتێبێک پێویستی بە ماوەیەکی دیاریکرا و گەڕانێکی باشێ. بزانین ئایا ماوەی چەندێکە کە خەریکی دانانی ئەم کتێب و نووسینی ئەم کتێبن و هەروەها بزانین ناوڕۆکی کتێبەکە زیاتر باسی چ شوێنێک دەکات بێگومان کە کتێبێکی گەشتیاری و باسی ناوچەکانی شاری سلێمانی دەکات. بزانین ئەو ناوچانەی کە زیاتر گرنگی پێدراوە لەم کتێبەدا چ ناوچەیەکن. گفتوگۆی زیاتر دەکەین، پرسیاری زیاتر دەکەین و زیاتر کتێبەکە باز دەکەین و ڕوونکردنەوەی زیاتر لەسەر کتێبەکە دەدەین با میوانداری زۆر بەڕێز هیوا فەرەیدون عەبدوڵڵا کە ئامادەکاری کتێبەکەیە. زۆر بەخێر بێ کاکیوە. زۆر سوپاس بۆیەوە. کاکیوە باسێکی گشتی کتێبەکەم بۆ بکەیت هەر بە شێوازێکی سادە دواتر چینە ناوڕۆکەی کتێبەکە. سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان وەک ڕوونا ئەم کتێبە لەسەر شاری سلەیمانی لەسەر بواری گەشت و گوزار لە شاری سلەیمانیە کتێبێکی ڕێبەری گەشتیاریە کە پێک هاتووە لە 13 بەش تیشکی تەواوەتی فۆکەسی تەواوەتی خستووە سەر بەشی گەشت و گوزار بەڵام لە پەراوێزیدا شوێنە کللتوریەکان شوێنە مێژوویەکان شوێنە ڕۆشنبیریەکان هەموو شوێنەوارەکان هەموو ئەو شوێنانی کە گرنگن لە بواری گەشت و گوزارە کە گەشتیارێک حەز و ئارەزووی تەواوەتی بۆی هەیە ئەوێت سەردانی بکات و خۆ حەز و ئارەزوەکانی پڕ بکاتەوە لەم کتێبێدا بوونی هەیە. زۆر باشە با لە ناوەکەیەوە دەست بکەم بۆ چی ناوت ناوە سلێمانی پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەی ناوەکەی سەرنجی ڕاکێشە. سلەیمانی وەک زانین پاشخانێکی گەورەی مێژووی و کللتوری و فەرهەنگی هەیە لە هەرێمی کوردستانە بە فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نازناوی پایتەختی ڕۆشنبیری وەرگرتووە و ساڵی 2019 وەک ڕوونا و جەنابتانە ئاگادار بن ساڵی 2019 لە لیستی جیهانی یونسکۆیە یەکێک لەو شارە داهێنەرانەی ئەدەب کە سلەیمانی ڕۆشنبیریی تەواوەتی هەیە و بۆتە هۆی ئەوەی کە ئەو ناوە نازناوە وەرگێت و ئەو گەشتیارانەوە ئەو کۆنسوڵانە ئەو باڵێزانەی کە سەردانی پارێزەی سلێمانیان کردووە لە ڕۆیشتنەوەیانە بۆ شار و وڵاتی خۆیان سەرسامیشان هەبوو بە بواری گەشت و گوزار لە سلەیمانیاوە بەو کللتورە بۆ مێژۆ جوانە بەو کۆمەڵگاکراوەی ئەمانیش لە وەسفی ئەوەیە بە سلەیمانیان و تووە سلەیمانی پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چۆن لە ئەوروپایە پاریس ئەتوانین بڵێن بە بووکی ئەوروپا ناسرێت و پێشەنگی جیهانی گرتووە بە هەمیشە بە بۆنی شاری پاریسەوە وڵاتی فەڕەنسا بۆ ماوەی دەیەیەکی گەورەیە وڵاتی فەڕەنسا لە تۆپی جیهانایە لە ڕووی گەشتیاریەوە تەنها بە بۆنی شاری پاریسەوە بە بۆنی ئەو ئەدەب و مێژووەوە بە بۆنی ئەو شوێنە گەشتیاریانەوە بە بۆنی مۆزەخانەکانیەوە بە بۆنی هەموو ئەو شتە جوانانی کە لەو شاری پاریسا هەیە فەڕەنسای کردوتە بە تۆپی یەکەم لە بواری گەشت و گوزارە هەتا ئەم دقەی لە ساڵی 1996ەوە هەتا ئەم کاتی ئێمە قسەیتیاکەین وڵاتی فەڕەنسا بە بۆنی شاری پاریسەوە یەکەمەوە بۆیە من توانم بڵێم شوبهاندنێک بکەم کە سلەیمانیش ئەگەر گرنگی پێ بدرێت ئەو پاریسەیە کە کوردستان ئەکا بە سەرتۆپی جیهان. زۆر باشە دەکرێت بڵێن سلێمانی ڕۆک و پاریس لە ڕووی گەشت و گوزارەوە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان یەکەمە. سلەیمانی بەڵێ بەپێی ئەو ئامارداتیانی کە ساڵی 2023 لە بەردەستمانەیە کۆتا ئامارە لە شاری سلەیمانیە هەرێمی کوردستان 7 ملیۆن گەشتیاری بۆ هاتووە بەڵام بۆ تایبەت و بە تایبەتی کە بۆ شاری سلەیمانی هاتوون لە ساڵی 2023 2500 گەشتیار سەردانی پارێزگای سلەیمانی کردووە کە ئەمیش ئەتوانین بڵێن پێشەنگی شارەکانی تری هەرێمی کوردستانە بەراورد بە شاری هەولێر و شاری دوهۆک و پارێزگای هەڵەبجە. زۆر باشە کتێبەکەت ماوەی چەندێکە خەریکی دووە سەرچاوەکان چین کە بەکارت هێناوە بۆ دەستکەوتنی زانیاریەکان لەم کتێبەدا کۆ کردوێتەوە. کتێبەکە ڕاستەکەی ئەتوانین بڵین لە 2020 بۆ 21ەوە ئێمە خەریکی ئەم کتێبین و بە ئامادەکردنیەوە چونکە ئەم کتێبە بە تەواوەتی هەوڵەماندووبوونی کوتێکوشانێکی گەورەی بیستۆ چونکە هەر شتێک هەر بەشێک هەر شوێنێک لەو کتێبەیە ئەیبینیت من سەردانی مەیدانیم بۆ کردوون و بە تەواوەتی بە وێنە
بەڕستم بە هەندێک شوێن هەبووە کە من نەمتوانیەوە بچم بە سوپاسەوە ئەو شوێنانە هاوکارم بوون بە ڕێبەرایەتەکانی شاری سلەیمانی بەڕاستی هاوکاری زۆرم بوون هەر لە بەڕێبەرایەتی گەشتگوزارەوە هەتا بەڕێبەراتی ڕۆشنبیری سلەیمانی بەڕێبەراتی شوێنەواری سلەیمانی کە بە تەواوەتی بەڕاستی هەمووشە دەگەیان وەڵا بووە بۆ من هاوکاریش تەواوەتیم بوون هەر شوێنێک سەرچاوم دەست نەکەوت بێ یاخود وێنەم دەست نەکەوت بێت یاخود نووسینێشی ئەکادیمیم دەست نەکەوت بێ لەسەر ئەو بوارە ئەوان هاوکارم بوون و یارمەتیدەری من بوون ئەوە هینم کەسانێک هەیەن لەوانەیە کۆم زانیاریان هەبێت تا چنێک پشت بۆ کەسانێش بەستووەکە زانیارێکی باشیان هەیە قەدیمن کەسانی قەدیمن بێگومان ئەو کەسە ئەزمونمەندانی کە لە شاری سلەیمانیان بەڕاستی کەسانی ڕۆشنبیری و ڕووناکبیر و دانەژمەندن لە شاری سلەیمانی ئەوانە کەسە قەدرگرانەکان و ئەو کەسانن کە ئەبێ دایمە لە ئەزمونیانەوە گەنجەکان شت وەرگرن و ئەو ئەزمونە بگوازنەوە بۆ نەوەی ئێستا بۆی بتوانین بە تەواوەتی لە کتێبەکانمانە لە نووسینەکانمانە لە کردارمانە ئەو ئاکتەی ئەوان بکەینەوە دووبارە ئەو شتە جوانانی ئەوان ئەو بەها کۆمەڵایەتیانی ئەوان لە شاری سلەیمانی ئەنجامیان ناوە لە ژیانی کۆمەڵایەتی ئەنجامیان ناوە ئێمە دووبارەیان کەینەوە سود لەو ئەزمونەیان ببینین سود لەو خیبرە و تەمەنیان ببینین کە لە شاری سلەیمانیە ژیاون و بەکارێن هێناوە یعنی کتێبەکەت ماشڵڵا زۆر جوان ڕێخستووە بەشی کولتوری بەشی شوێنەوار و بەشی مۆڵ و بیناکان ینی هەمووی جیا کردوێتەوە بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێکە کتێبەکە لە 13 بەش پێکاتوە ڕاستە فۆکەسی تەواوەتی و تیشکی تەواوەتی ئێمە لەسەر بەشی گەشتوگوزارە بەڵام جیاوازی ئەم ڕێبەرە گەشتیاری لەگەڵ ڕێبەرە گەشتیاریەکانی دی هەیە ئەوەیە کە هەمەڕەنگە فرەلایەنە تەنها لایەنیشی نەگرت و لایەنەکانی تر فرامۆش بکات وەگە زانین حەز و ئارەزووی مرۆڤ بە بەردەوامی جیاوازی هەیە حەز و ئارەزووی مرۆڤ لە شوێنێکەوە بۆ شوێنی تر ئەگۆڕێت لە تەمەنێکەوە بۆ تەمەنی تر ئەگۆڕێت من هەوڵم ماوە لەم کتێبەیە ئەو فڕەڕەهەندیە جێ بکەمەوە کە هەر کەسێک بەپێی ئاستی ئەکادیمی خۆی بەپێی تەمەنی خۆی بەپێی حەز و ئارەزووی خۆی بیاوێت گەشتیارێکێتە سلەیمانی تەنها ئەوێت بۆ نمونە شوێنە ڕۆشنبیرەکانی سلەیمانی ببینێ لەم کتێبەیە ئاماژەی پێکرا و ڕێنیشاندەرێکە بۆی و پێی ناسێنراوە کە ئەو شوێنە ڕۆشنبیرانی سلەیمانی کوێن و چین و بۆ نمونە ئەوێت کەسێکی هونەردۆست و هونەرمەندیت ئەوێت بێت گەلەریەکانی سلەیمانی ببینێ هونەری ئەم شارە ببینێ هونەری دەستی هونەرمەندەکانمان ببینێ بێگومان لێرەیە چەندین گەلەری ئاماژەی پێکراوە و ئەتوانێت سوودی لێوەرگێت و ئاڕاستی بکات بۆ ئەو شوێنی کە ئەوێت بۆیە هەر لایەنێک ئەوە جگە لەوەش کە من ئەم کتێبەیەشێک لە ئەو ئاماجانی کە ئەم کتێبەم نووسیوە نەبوونی کتێبێکی هاوشێوەیە بە سەرچاوی کوردی کە هەبێت لە بەتایبەتی لەسەر شاری سلەیمانی نووسرا بێت ئەتوانین بڵین ئەم کتێبە ئەو فەراغە بەڕادەیەک جۆرێک لە جۆرەکان پڕ بکاتەوە بۆی کە بتواندێت یەکێک بێت لەو شتانەی کە گەنجی کورد کۆمەلگای کوردی سەرچاوی وەکو سەرچاویشی گرنگ پشتی بەستێ و ئەکادیمیەکانی بواری گەشتوگوزار هەم لە ئامادی و لە کۆلێژ و لە پەیمانگەکانی گەشتوگوزار پشتی بۆ پێبەستن بۆ سەرچاویشی ئەکادیمی خۆیان لە توێژینەوە و بەحسەکانیان بەکاری بێنن یاخود لە زانیاری و ئەو شتانی کە ئەیانەوێت لە زانکۆیان دەری بڕن ئەو دەربڕینانە سیمینارەکانە وەرکشۆپەکانە بتوانن سەرچاویشی دروست و ئەکادیمی و ڕاستیان لەبەردەستا بێت کاتە نەک هەر گەشتیار دەتوانێت خەڵکی ئاسایش سوودی لێ بن چکە هەنێک شوێن هەیە باس کراوە بەڕاستی من یەکەم جارە ناوەکانیان بیست بۆ منە ئەشکەوتی کوڕ و کچ ینی هەنێک شوێنی تیا هەیە لەوانەیە بۆ خۆشمان تازە بێت و بتوانین سەردانیان بکەین بێگومان هەم بۆ خەڵکی پارێزای سلەیمانی خودی خۆشی ینی تەنها ئەوە نیە بۆ گەشتارێکی دەرەشی بێت هەم بۆ خەڵکی شاری سلەیمانی خودی خۆی و لەگەڵ ئەوانەش پارێزگاکانی تری هەرێمی کوردستان کێنە سلەیمانیەوە بێگومان ئەتوانن سەروەکو سەرچاویش تەواتی پشتی پێ بەستن و بەکاری بێن و سوودی لێ ببینن و بە هەمان شێوە ئەو شوێنانی کە تایەتی بێگومان منیستومە جیاوازێ بکەم لەو نووسینەیە کە ئەو شوێنانە ئاماژە پێ بکەم کە تیشکی نەخاوتە سەر بەسوپاسەوە بۆ بەڕێبەراتی شوێنواری سلەیمانی کە هاوکارم بووە لە نووسینی ئەم کتێبەیە بە تایبەتی لە بواری شوێنەواریان بۆ پڕکردومەتەوە ئەم هەندێک لە شوێنەوارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلەیمانی کە تا ئێستا ئاماژەی بێنەکەەوە لە هیچ کتێبێکە ئەمان هاوکارم بوون لەم کتێبەیە زانەریان پێبەخشیوم کە من بتوانم بینوسمەوە و داڕێژمەوە بیخەمە بەردی دەی خوێنەران زۆر باشە وێنەکانینەوە ئەم کتێبە خۆت گرتوتنیان لە سەرچاوی ترەوە بەدەستت هێناون وێنەکانی ئەم کتێبە زۆرینیان لە
ئەو بەڕێزە وێنەگرانەوە کە ئەزممویش تەواوەتیان هەیە لە بواری وێنەگریە چونکە بەڕاستی نەمویستووە کاری ئەوان پێشێل بکەم ئەوان بە ئەکادیمی ئەوان وێنەگرن توانیویانە بە تەواوەتی چون سەردانی ئەو شوێنانەیان کردو وێنەیان گرتووە من وەکو ڕوخسەتێک لەوانم خواستووە داوام لێ کردوون کە ئەوان لەسەر ئەم ناوچەیە ئەگەر وێنێکی ناوازە و جوانتان لایە من لە کتێبەکەی خۆما بەکاری بێنم ئەوانیش بە خۆشحاڵیەوە زۆر هاوکارم بوون و دەستیان نەناوە بەڕۆمەوە هاوکارم بوون. زۆر باشە بەشێکی جیاواز کە بینیم بەشی چالاکیەکانە لەم کتێبەدا مەبەستە چیە لە چالاکیەکان کە لەم کتێبەدا دادنەوە؟ بەشی چالاکیەکانێکی لە یەکێک لەو بەشانەی کە ئەتوانین بڵین ئەو چالاکیانی کە ڕۆژانە خەڵک گەشتیار کەیتە شاری سلێمانیەوە لە کاتە بەتاڵەکانیە بۆ کاتی تەرفیکی خۆی بۆ کات بەسەربردن نتوانێت بەکاری بێنێ یشە لەوانە پراگرایدەرە ئەو پەڕشتی کە لەسەر شاخی چیای گۆیژە و لەسەر چیای گۆیژە و لەسەر چیای ئەزمەڕە بوونیان هەیە کە ئەمانە ئەتوانین بڵین بە تەواوەتی چالاکیەک و وەرزشێکی دەگمەنن کە تەنها لە پارێزگای سلەیمانی بەهۆی هەڵکەوتە جوگرافیاکەیەوە بەهۆی ئەو چیانی کە هەیەی ئەتوانین بڵین سوودی لێ بین و ئەم چالاکیە ئەنجام بن ئەم چالاکیەکی ئەکادیمیەکە لە شاری سلەیمانی ئەتوانین بڵین ئەکرێت و دوای ئەوە لەو چالاکانی تر ئەسپ سواریە ماتۆر سواریە و سەفاریە و کەمپینە لە ناو توانین تاکە شارە نزیکترین شوێن بۆ کەمپین کە 5 کیلۆمەتر لە شاری سلێمانیەوە دوورە شاخی ئەزمەر و گۆیژە بەکاربێنن بۆ کەمپینەکانیان بۆ شەومانەوەی ئەوێ بۆ سوودوەرگرتن لە ینی بۆ چێژبینین لەو کەش و هەوا و سروشتێکی خۆیان ئەیانەوێت بەڕاستی ئەتوانین بڵین یەکێکە لەو شتانەی کە ئەمانە ئەم چالاکیانە ئەتوانین بڵین تەنها لە پارێزگای سلێمانیەوە و ئەم جۆرە گەشتگوزارە تەنها لە پارێزگای سلەیمانیە پیاداکرێت. باسی خواردنی سلێمانیش کردوتیە سێرم کرد برسیم بوو. ڕاستیەکەی بێگومان ئەو کلتور و دابوونەریتی لە کوردستانە هەیە بەشێکی گەورەی ئەگەر سلەیمانی لێ دەربکەیت کلتور و دابوونەری تێژی ڕاستن و کوردەواریانە هاوکار بۆ سلەیمانی لەوەی کە ئەو کولتورە پڕبکاتەوە و شاری سلەیمانیش چونکە تاکە شاری هەرێمی کوردستانە کە کورد خۆی دەستی هەبوو لە بنیادنان و دروستکردنیە بۆیە دایمە ڕەسەنایەتیەکە ئەگەرێتەوە بۆ شاری سلەیمانی کۆمەڵێک خواردن و کۆمەڵێک ئەتوانین بڵین ئەو جۆرە خواردنانە تەنها و تەنها لە پارێزگای سلەیمانی ئەتوانین دەست بکەیت لە شاری سلەیمانی ئەتوانی نۆشیان بکەیت و تاقییان بکەیت و یەکێ لەوانە کەبابی سلەیمانیە کە کەبابی سلەیمانی تەنها نەک لە هەرێمی کوردستانی لە عێراق و لە ناوچەکەشە لە جیهانیشە لە شوێنی لە ئەوروپاشە ئەگەر تۆ کەبابخانەیەک دابنیت ناوی بنی کەبابخانەی سلەیمانی کەبابخانەکەی تۆ زۆر مشتری زیاتر لە کەبابخانەکانی تر چونکە کەبابی سلەیمانی جۆرێک لە جیاوازی هەیە لە دروستکردنیە یاخود لە جۆری شیرینی و ئەمانەیە گەزۆی شاری سلەیمانی تایبەتە بە تایبەتی کە گەشتیارانی بیانی یەنە سلەیمانی بێ گەزۆی شاری سلەیمانی ناڕۆنەوە بۆ وڵاتەکانی خۆیان چونکە بەڕاستی پێیان سەرسامن و ئەو تام و چێژە لە هیچ شوێنی ترا دنیانیان کردو. ترخێنەی شەر خۆشە. بەڵێ بێگومان. باشە. ئەوەی لە وەرزی تایبەت بەخۆیە. بزڵ ینی خواردنەکانی سلێمانی هەرێک و تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە بە تایبەت خواردن کوردەواریە زۆر قەدیمیەکانی. بێگومان. بێنێت لەگەڵ خواردن کوردەواریەکان چۆن با پرسیارش بکەم ترخێنە و دۆینە و ئەم شتانە؟ وەڵاهی من خۆیت؟ بەڵێ. بە سروشتی خۆم بینم لەگەڵ خواردنە کوردەوارەکانە هەیە بە تایبەتی قەرەخەرمان و کفتە ئەمانە من زۆر چێژیان لێ بینم و زۆر حەز لێیانە و بە تایبەتی ینی ئەو خواردنە ڕەسەنانە ئەگەر حەزیشم بۆی نەبێت حەزم تاقیکەمەوە لەبەرەوەی خواردنی کوردەواری و ڕەسەنن. ڕاستەکەی زۆر کەس تایبەت ئەم گەنجانی ئێستا حەزیان بۆ خواردنە کوردەواریانە نییە. ڕاستەکەی بەهۆی ئەم خواردنە خێرایانە و فاسفوتەوە حەزی تەواوەتیان بۆ ئەو خواردانە نەماوە و سوودی تەواوەتی لە خواردانە نابینن بەڕاستی ئێمە توانین بڵین ئەم خواردنە کوردەوارانە نەک ئەوەی کە تەنها لەبەرەوەی کە کوردەواری ئێمە خوین بەڕاستی سوودیش تەواوەتی هەیە باو بابرانە کە ئێمە لە ساڵی کۆنانەکانە خواردویانە سوودیش تەواوەتی لە ڕووی وزەوە لیان بینیوە و توانین بڵین زیانی تەندروستی بۆ جستیان نەبووە بەڵام بەداخەوە گەنجی ئێستا بە جۆرە لە جۆرەکان ئەو لەو سوودەی بێبەشە بەهۆی ئەم خواردنی خێرا و خواردنەکانی دەریشەوە.
زۆر باشە. شتێکی دیکەی جیاواز کە بینیم لە کتێبەکەتا کە باسی ئاینەکانە کە بەبێ جیاوازی باسی مزگەوتەکانەکەیت و باسی کەنیسەکانیش ئەکەیت. بێگومانیشێک لە هەرە شتە جوانەکانی ئەم شارە و مێژووی پێکەوە ژیانی ئاینەکانە لەم شارە کە بۆ ساڵی چوارەم لە سەریەک دووبارە نازناوی شاری پێکەوە ژیان و ئاشتی لە هەموو عێراقا وەرگرتوە شاری سلەیمانی. بە تایبەتی ئەو ناوچانی کە ئەو شوێنانی کە پەرستشی تیاکرێت هی هەر ئاینێک بێ بە تایبەتی ئاینی ئیسلام و دواتر ئاینی کریسیانەکان و مەسیحەکان و جوولەکەکان و زەردەشتیەکان و ئەهلی سابیە و هەموو ئەو پێکاتە ئاینیانەی کە لە شاری سلەیمانیا بوونیان هەیە ئەتوانین بڵین جۆرێک لە پەرستگایشان بۆ خۆیان هەیە و پەرستگاکانیش جیاواز نین نەکراونەتە شوێنی تایبەتەوە نزیکیان هەیە لە خەڵکی نیشتەجێبووی گشتیەوە. بە نمونە باسی کەنیسەی مرێم العەزرا ئەکەین لە سابونکەران کە هەموو ئەو کەسانی کە هەڵگری ئاینی مەسیحین لەو شوێنە پەرستشیەکەن بەڵام لەگەڵ مزگەوتێکا کە ئاینی ئیسلام پەرستشی خۆی تیاکە تەنها ئەتوانین بڵێن چەند سەد مەترێکی بینە لەگەڵیا ینی خەڵکی شاری سلەیمانی بە توڵی تاریخ بگەڕێرەوە هیچ کاتێک جیاوازی ئاینی نەکردووە پێکەوەژیانی ئاینی هەبووە و هەموو ئاینەکان لە شاری سلەیمانیا ڕێزلەی ژیراون پەرستگای خۆیانیان هەیە و بە زۆر بە هیچ بێ ئەوەی جیاوازی بکرێت لە نێوان هیچ ئاینێکە مەڵێنە گەڵاکراوە کە خانە خوێن وێ لەم کتێبەیە بە گرنگم زانی کە ئاماژەی پێ بکەم و ئاگادار بینیانی ئەو کولتورە تازە بکەینەوە لە سلەیمانیە کە لەگەڵ دروستبوونی سلەیمانیا شاری سلەیمانی فرە ئاینی تیا بووە. ئەمانوێ ئەم کولتورەش بینەوە بەگوێی نێوەکانی ئێستا و گەنجە کە ئاگاداری ئەوە بن هیچ کاتێک بەبوونی ئاینەوە بەبوونی بیری جیاوازەوە ببوونی فکری جیاوازەوە ناکۆشی دروست نەکەن لە نێو شاری سلەیمانیە ئاسایشی کۆمەڵاتی تێک نەدەن. زۆر باشە. بێگومان کۆکردنەوەی ئەم هەموو زانیارە و بەروار و شوێنەوار و ڕستمشتانە کاتێکی زۆر ماندووبوونێکی زۆریەوە. تۆ ماوەی چەندێک خودت بەم کتێبەوە سەرقاڵ کردو بە دوای زانیارەکان ئەگەڕاویت و پاشان دەستکرد بە نووسینی؟ ئەتوانم بڵێم ماوەی 3 ساڵ ماوەی 3 ساڵم پێچووە کە ئەم کتێبە بەرهەم بێنم و لەبەرەوەی کە تۆ ویستومە کتێبێک بێت بە تەواوەتی جیاواز بێت نەمویستۆ کتێبێ بێت تەنها کتێبێکی دووبارە بێت و شتێک ئاشنانەکەم شتێک بنووسم کە پێشتر بە کورتولی کوردەواری بە کۆمەلگای کوردی بە کتێبخانەی کوردی کتێبێکی بلۆ جۆرە و هاوشێویتیانە بوو بێت. بێگومان هیچ کتێبێ بێکەم و کوڕی و بێ نەقز نییە بەڵام سوپاس بخوای گەورە بە پشتیوانی هاوکارانم و بە پشتیوانی ئەو کەسانی کە هاوکارم بوون لە نووسینی ئەم کتێبەیە لە مامۆستا بەڕێزەکانم لەو مامۆستا لەو نووسەرە بەڕێزانی کە پێداچوونیان بۆ کردووە لەو مامۆستای زانکۆیانی کە بە تەواوەتی پێداچوونیان بۆ کردو و سەرچاویان بە من بەخشیوە بە هەمویانەوە من سوپاسی تەواوەتیانەکەم کە توانیویانە بە وشەیەک بەهاندانێک پشتی من بگرن و بتوانم ئەم کتێبە بگەێنمە بەرهەم. یانێ بەڕاستی کتێبەکە هەموو شتێکی تایە تەنانەت پێشنیاری شکرەوە بە گەشتیارەکان کە شەوانە لە چ شوێنێک پیاسە بکەن و چ شەقامێکمان هەیە. بێگومان ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو کۆمەڵگە کراوە و کولتورە کراوی شاری سلەیمانی کە سلەیمانی هەر لە کۆنە و لە مێژووەوە وا بووە کە حەزی کردووە بەدایمی دوای کارکردنی پشوویەک بات کە ئەویش پشوەکەی بە پیاسەکردنی شەوانە یاخود پیاسەکردنێک کە بە ناو باخچەیەکە بە ناو شەقامێکی قڵەباڵغا ئەو شەقامە بەڕاستی ڕۆحیەت و زیندوێتی ئەم شەقامانی کە لە سلەیمانیا هەن ڕۆحیەت و زیندوێتی ئەم شاری پیشانناوەوە ئەمانە تەنها لە شاری سلەیمانیا بوونیان نییە لە هەموو شارێکی تری جیهانە لە هەموو وڵاتێکی تری گەشت و گوزاری جیهانە ئەم شەقامە تایبەتمەندی تایبەتی خۆیانیان هەیە وەک چۆن لە پاریسا شەقامی شانزەلێزی هەیە بۆ نمونە لە شەقامی لە تورکیایە شەقامی ئیستیغلال هەیە لە چەند شارەکانی تر وڵاتەکانی ترا تایبەت شەقامیشان هەیە بۆ پیاسەکردن و زیندوێتی و ڕۆحێتی ئەو شارە و کولتوری ئەو شارە لەو شەقامەدا ڕەنگەداتەوە چۆن لە بەغا شەقامی متەنەبی هەیە بێگومان لە سلەیمانی نەک تەنها شەقامێک چەندین شەقامان هەیە کە بەردەوامیش ئەم شەقامانە ڕووی لە زیاد بوونە. قەرەباڵغیشم دێمە بێگومان ئەو ناڵم بێگومان ئەو ڕۆحێتەوە ئەو زیندوێتی شاری سلەیمانی و ئەو گۆمەڵگا کرا و تێکەڵەی پیشانەیە کە بە بەردەوامی
لەگەڵ لێ کاتێکەڵین و قسەکردن و گفتوگۆمانە لەسەر هەر ئایدیایکی خۆمان هەر کارێکی کۆمەڵایەتی خۆمان هەر پێکردین و سوبەتێک ئەمە بە چۆن بڵێ توانین بە مێژووی شاری سلێمانی کولتوری شاری سلێمانیە یەکێک بۆ لە مۆتە تایبەتەکان کە سلێمانی بە شارێکی گاڵتە ئامێز و شارێکی پڕقسەی خۆش و پێکەنین ناوی دەرکردەوە. بێگومان هەموو خەڵکی شاری سلێمانی گەر ڕۆژێکیش لێرە گەشتیارێکە بێت ئەزان خەڵکی شاری سلێمانی چەنە کراون. بێگومان ئەوە لە فیدباک و وەرگرتنەوەی ئەو گەشتارانی کە هاتوونەتەوە شاری سلێمانی و دواتر فیدباکمان لێ وەرگرتون لە بازگەکانە یاخود لە هۆتێلەکانە ئەوەی کە بە شوێن مێژووەکە شاگەڕای فیدباکی خەڵکی تریش وەرگرتووەتەوە. فیدباکمان وەرگرتەوە بەڵێ لە گەشتیاران کە زانیمانەوە فیدباکانە هەم لە لایەنەی حکومی فیدباکمان وەرگرتووە کە ئەوە بە تایبەتی سیاسەکان و باڵێزەکان و ئەتوانین بڵین نێردەکانی دەرەوەی بیانیەکان هاتوونەتە شاری سلێمانی هەم لەوان هەم لە خەڵکی ئاسایی کە ئەگەر گەشتارێکمان بینی بێ لە شاری سلێمانی لێمان پرسیوە ئایا شاری سلێمانی بەلای تۆ چی ئەگەێنێ و چی لەم شارەیە جیاوازە و سلێمانی بۆچی تۆ هاتووی سەردانت کردووە سەردانی ئەتوانین بڵین وەسف و ستایشی هەمویان ئەوە بووە کە شاری سلێمانیش کە لەو شارانەی لە ژیان تا ئەبێت جارێک سەردانی بکەیت و ئەگەر جارێک سەردانی پێی حەزەکەی دووباری بکەیتەوە بیتەوە بۆ ئەم شارە چونکە وەکو کەسایەتیەک نەگە وەکو تەنها شارێک وەکو کەسایەتیەک لێڕوانیون هەستیان کردەوە بیری ئەو شارەکەن خۆشەویستی تایبەت لە دڵیانە بۆ ئەو شارە دروست بووە بۆ خەڵکەکەی بۆ ئەو کۆمەلگاکراوەی کە خەڵکەکەی سانیەیەک ساتێک تۆ بینێت وەکو وایە هاوڕێکی دوو درێژ و هاوڕێکی تەمەنی تۆ بێت بە جۆرە قسە لەگەڵاکە بە جۆرە پێشوازی لێکە بە جۆرێ بە خەندە و پێکەنین لەگەڵ تا دوێ وەک وایە نەک تەنها گەشتیارێک بیت وەک وایە خۆت خانە خوێ بیت و هاوڕێکی تەمەن بیت لەگەڵ ئەو کەسەی کە لە شوێنەکانە سەردانیەکەیت. زۆر باشە لە کتێبەکەدا تەنها گرنگیت بە شوێنە کۆنەکان داوە بە شوێنانەی کە دەمێکە هەنیا خودت شوێنە تازەکانیش بوونیان هەیە بۆ گەشتیارانە کتێبەیە. بێگومان من ئەتوانم بڵێم تیشک بسووتە سەر هەردوو بابەتەکە هەم لە شوێنە کۆنەکانە هەر لە ئەوڵی کتێبەکەدا لە سەرەتای کتێبەکەدا من باسی شوێنی کللتوری و شوێنی شوێنەواریم کردووە کە ئەمانە مۆرک و ماک و ڕەسەنایەتی ئەم شارەن لە یادمان نەکردو هەتا ئەتوانین بڵین هەتا ئێمە ئەم مێژۆما لە بەرچاو نەبێ ناتوانین دنیا بینینمان بۆ ئایندە دنیا بینینمان بۆ ئایندێکی گەش پلانی تەواوەتیمان هەبێ بۆ ئایندە کە بتوانین چی تازە بنیاد بنین ئەو پردی پەیوەندیە لە نێوان مێژوو لە نێوان ئێستا لە نێوان ڕابردوو لە نێوان ئێستادا بێگومان یەکەم شوێن کە بەهای تەواوەتیم بۆ داناوە و بەشی تەواوەتیم بۆ داناوە یەکێکە لەو بەشانەی کە باسی شوێنە مێژوویەکانی شاری سلێمانیم کردووە شوێنەوارەکانی شاری سلێمانیم کردووە بە سوپاسەوە بۆ ئەو کەسانی کە زۆر هاوکارم بوون. زۆر باشە من گەڕام بە شوێن شتێکە تا ئێستش بەدیم نەکردووە بۆچی باسی جلی کوردیت نەکردو باسی پۆشاکی کوردەواریت نەکردو ئەو شوێنانەی کە پۆشاکانە ئەفرۆشن. ڕاستەکەی لە تەواوەتی لە بەشێکی تەواوەتی بۆ تەرخان نەکراوە کە باسی ئەوە بکەم کە جلی کوردی یاخود ئەوە بەڵام کللتوری دانەبراوی کورد و بە تایبەتی شاری سلێمانی کللتوریکی تەواوەتی و دێرین و مێژووی هەیە نیش ئەوەی توانی بێتم لەم کتێبەیە ئاماژەی بێ بکەم ئاماژەم پێداوە و ئەوەشی زانیومە کە چۆن بڵێ پسپۆڕێتی من نییە چونکە بەڕاستی جلوبەرگی شێکێک لە پسپۆرە تایبەتەکان و یەکێکە لەوەی کە لەگەڵ ئەم شارەیە مێژووی جلوبەرگی تایبەتی لەم شارەیە پیا بووەوە لەسەر خەڵکی لەبەریان کردو تاقییان کردوتەوە بۆ دوایی بووتە ئەوەی کە باوێکی تەواوەتی لە هەرمی کوردستانە بڵاو بێتەوە بەڵێ بێگومان شاری سلێمانی ئەتوانین بڵین بێ جلوبەرێک نییە بێ کللتوری خۆی نییە بەڵام ئێمە ئاماژەمان پێداوە لە نووسینەکانیان بەڵام ئاماژەمان پێ نایەوە بە بەشیش تاواتی کە باسی جلوبەرگی کللتوری سلێمانی بکەین چونکە پێمان وە بووە کوردستانی گەورە ئەو کوردستانەیە کە هەموو یەک ڕنگ و یەک دەنگ و یەک زمان و یەک ئاواز یەک جۆر لە جلوبەرگ لەبەرەکە نەمانویستەوە جیاکاری بکەین لە نێوان شاری سلێمانی و یاخود شارەکانی دری هەرێمی کوردستانە. زۆر باشە بەڕاستی گرنگە کتێبەکە بێت لەسەر زمانی کوردی هەم بووی خەڵکی خۆمان ئاشنا بێ هەم بووی کەسانی دەروی شاری سلێمانیش ئاشنا بن بەس هیچ بی فکرت لەوە نەکردوێتەوە کە ئەم کتێبە وەربگەڕێتە سەر زمانەکانی دیکە چکە بێگومان هەرێمی کوردستان کۆمەڵی گەشتیاری لە ناوچەی جیاوازەوە هەیە. بێگومان هەر لە سەرەتای نووسینی ئەم کتێبەوە بەڵێ ئەو شتەمان لە خەیاڵا بووە کە پێویستەکات ئێمە ئەم مێژۆ جوانە ئەم شوێنە گەشتیاریانە ئەم شوێنە ڕۆشنبیریانە هەموو ئەو شوێنانی کە ئاماژەی لەو کتێبەیە پێکراوە
وەرگێرێتە سەر زمانەکانی عەرەبی و ئینگلیزی بۆ ئەوی بە تەواوەتی بتوانن بە تەواوەتی ئێمە لە شارێکی لە وڵاتێکی وەکو عێراقین ئەتوانین بڵین لە سەیە 85 بۆ 90 گەشتیارەکانی ئێمە گەشتیاری عەرەبن کە لە خوار و لە ناوەڕاستی عێراقەوە سەردانی هەرێمی کوردستان ناکەن و بە سەردانی تایبەتی شاری سلەیمانیەکەن. بێگومان بیرمان لێ کردوێتەوە لە پلانمانەیە بە پشتیوانی خی گەورە لە ئایندێکی نزیکە هەر هەمان کتێب بە زمانەکانی ئینگلیزی و عەرەبیش بڵاو بێتەوە. زۆر باش بەڕاستی کارێکی باشە کە بە زمانی دیکەش بڵاوبێتەوە. بەس با من پرسیارێکی دیکە بکەم. ماشەڵڵا کتێبەکە زۆر جوانە، هەموو ئەبوارەکانی گرتوێتەوە، باسی شوێنە گەشتیارەکان بە زۆر بە وردی ئەکات، ئەو شوێنانەی کە ئێمەش خۆمان نەمانبینیوە. هیچ بیرە لەوە کردوێتەوە جگەر لە شاری سلێمان بوونە شاری هەولێر یان شاری دوهۆک یان هەڵەبجا کتێبێکی لەسەر شوێنە گەشتیارەکانی ئەو ناوچانیتر بنووسیت؟ ڕاستێکی لە بواری گەشتوگوزارە من بە تەواوەتی من دایمە کە هەمیشە کارم کردو یاخۆ نووسیوە لە بواری گەشتوگوزارە هیچ کاتێک نەمویستە ناوچەگەرێتی بکەم یاخود شارێک بە تەواوەتی بگرم و شارەکانی تر توانم بڵێم جۆرە لە جۆرەکان پراوێزیان بخەم. حەزم کردو هەموو کوردستان بە تەواوەتی من خزمەتی بکەم. بێگومان بەڵێ ئەتوانم لە توانامایە کە نووسینیش تەواوەتی لەسەر ئەو شارانی تر بنووسم و ڕێبەری گەشتیاری بە ئەو شارانە بنووسم، بەڵام ڕێبەری گەشتیاری لەو شارانی تر کە خۆم دانیشتوی و شارانە نیم کەمێک بۆ من کارێکی زەحمەتە و کەمێک بۆ من کارێکی قورسە کە پێویستم بەوەیە هاوکاریش تەواوەتیم هەبێت و هاوڕێ و هاوپیشەم هەبێت لەو بوارەیە لە شارەکانی تری هەرێمی کوردستانە و سوپاس بەخۆی گەورە ئێمە پەیوەندی تەواوەتیمان لەگەڵ ئەتوانین بڵین هەموو شارەکانی هەرێمی کوردستانە هەیە، بەڵام ئەویش کاری تەواوەتی ئەوێ کەسی پسپۆڕی ئەوێ کە لە مێژووی ئەو شارە ئەو ناوچەیە بکۆڵێتەوە بە تەواوەتی زانیاریە دروستەکان بدات بێمە و ئێمەش بکەین بە نووسین و بگین بە کتێبێ. دەستەکانە خۆش بێت. زۆر سپاس دەکەین بۆ زانیاریەکانت کە لەسەر کتێبەکەتدا. زۆر سپاس بۆ ئێوەش. تۆڕەکەی ئێمە بە کۆتایی هات. زۆر سپاس بۆ بەڕێز فەرەیدون هیوا فەرەیدون عەبدوڵڵا ئامادەکاری کتێبی سلێمانی زۆر سپاس بۆ ئێوەش. پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەش، کاتێکی خۆش.